ئەوە مانجی مەولود بە قسەی خۆیان ئەڵێ مانجی مەولوداتە. کاکە لە دایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیچ بەڵگەی لەسەر نییە کە ئێمە احتیفالی بۆ بجێڕین و ئاهەنگی بۆ بجێڕین. ئەسڵ و بنەمای نییە لە دینی پیرۆزی ئیسلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی پێ نەکردووە. هەر چوار سەحابەکە لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خەلیفەکان فەرمانیان پێ نەکردووە. ئەو چوار مەذهەبە چاکانە کەسیان فەرمانیان پێ نەکردووە. لە دوای ئەوان پیاوچاکان کەسیان نەیەوتوە با مەولود بکەین و مەولود کرابێ لەسەر دەمی ئەوان کە کاتێک ئەڵێن ئەمە بیدعەیە و داهێنراوە لەسەر دەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتی وانە بووە یەکسەر لێ ڕاستەبنەوە کاکە ئەمانە دژایەتی پێغەمبەری خواکەن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمانە پێغەمبەری خوایان خۆش ناوێ عەلەیهی سەڵات وەسەلام. واللهی پێغەمبەری خوامان خۆشەوێ عەلەیهی سەڵات وەسەلام لە نەفسمان لە دایکمان لە باوکمان و لە مناڵەکانمان زیاتر خۆشمانەوێت. بەڵام ڕازی نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بدعە و داهێنراو بکەین ناو دینەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەوە ڕازی نییە. بڵێ کە پاشان دەوتیان وعاب دیننا وسفه أحلامنا أو عيب على دينك يا مدركات. أي طبعا كدينك شخص بارستي بيت بت بارستي وقبر بارستي بيت والله جي أوي عيبي لي دركيت جي أوي بخلق بلي كاكا خلشينا غيري خوا ما بارستن. طبعا ككاتك دعويك بو غيري خوا بيت جي أوي عيبي لي دركيت نقصتاني لي دركيت. بل براكانم وسفه أحلامنا أو عقلي ياما ببوشة زانيت ئێمە عقلی ئێمە بە سووکە زانێت. بەڵێ کە کاتێک عقلیەتێک بەرەو ئەوە بتبات شەخص بپەرستیت قەبرێک بپەرستیت دار بپەرستیت واللهی ئەو عقلە پوچە ئەو عقلە سووکە ئەو عقلە دەدەستداوە بێ ئەوەی خۆت ئاگاداری بیت. کە کاتێک اعتیقادت بە ناڵی کرێک بە ناڵە گوێ درێژێکە کە کاتێک هاواری پێکەیت و ئەڵێیت ئەمە لە چاوەزارم پارێزێت کوا عقلەکەی تۆ. کە کاتێک اعتقادت بچەند میروەشینیەکەیە لەناو سیارەکەت هەڵواسیوە ئەڵێ ئەمە لە چاوەزارم پارێزێت لە ماڵی خۆت هەڵواسیوە کوا عقلەکەی خۆت. ئەوە سین دروستی کردووە بۆ ئەوەی عقلی من و تۆ گاتەمان پێ بکات. خۆ میرۆشینە لە جەنەتدا نەبەزیە. دەوڵەتە غەربیەکان دروستیەکەن سین دروستیەکات بەڵام سێرەکەی عقلیەتی موسڵمانی ئەمڕۆ ئیلا من ڕەحیمە ڕەبوک سێرەکەی بە پێچەوانەوە هەمان بەرنامە دووبارە بێت.